گواستنەوەی خوێندکاران لە نێوان زانکۆ پەیمانگەکان چۆن ئەکرێت؟ مەرجەکانی شێوازەکانی چۆن دەست پێ بکەین؟ لەکوێ کۆتایی دێت؟ لەگەڵمان بن بە درێژەدان بە خاڵەکانمان. سڵاو، هاتینەوە خزمەتتان بۆ ئەوەی بڕگە بابەتەکان تەواو بکەین. ئێستا گەیشتوین بە خاڵی ها بۆ ئەوەی پێتان بڵێین دەنگ و باز لای ئەو چی هەیە. لەبەرەوە لەگەڵمان بن، بینەری ڤیدیۆکان بن، کۆرە نەکەن لایک و کۆمنت لە فکرکەن. ئەو گرینگە لەبەرچی چونکە ڤیوی کەناڵەکەمان بەرزەوە بوو، ئەو کاتە یوتیوب هاوکارتان نەبێت، گەڕانتان ئاسانە بێت تاوەکو ڤیدیۆکانمان بە ئیسراحەت ببینن. لەگەڵمان بن بۆ ئەوەی زۆرترین سوود ببینن. ئێستا لە خاڵی هادا منداڵی کوڕ و کچی شەهید و ئەنفالکراوەکان مافی گواستنەوەیان هەیە لە نێوان زانکۆ بۆ هەمان کۆلێژ و پەیمانگە و بەش کەلی وەرگیراون بە نووسراوی پشتگیری وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوەکان و بە ڕاوێژی بەڕێز وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوەکان یاخود بەڕێوەری گشتی دەبێت. لەم خاڵە زۆر ڕوونە بۆ ئەو بەڕێزانەیە کە سوکاری شەهید و ئەنفالکراوانن ئەتوانن گواستنەوەکە بکەن بۆ کۆلێژ و پەیمانگی کە لێ وەرگیراون، بەڵام پێویستیان بە نووسراوی پشتگیری وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان هەیە و بە ڕاوێژکردن لەگەڵ ڕاستەوخۆ جەنابی وەزیری شەهیدان و کاروباری ئەنفالکراوان یاخود بەڕێوەری گشتی بۆ ئەوەی کارەکە بە یاسایی و بە شێوەیەکی ڕێک و پێک بەڕێوە بچێت. ببورن کە خاڵەکان تۆزێک زۆرن. لە بڕگەی یەکەم خاڵی دووەم زۆر شت هەیە، بەڵام گرینگە قوتابی خوێنکار ئەوە بزانێت هەر یەکێک لەم خاڵانەیە هەبێت یا لە خاڵەکانی داهاتوو کە لە ڤیدیۆکانی ئێستا و داهاتووە باسێکەین ئەتوانێت ئەم کارە بکات. مەرج نییە هەموو خاڵەکانی تێدا بێت، بەڵام یەکێک لەم خاڵانە گرینگەکە هەیبێت بۆ ئەوەی کاری گواستنەوەکە جێبەجێ بکات. لە خاڵی واو قوتابی خوێنکاری کوڕ و کچی مامۆستایانی زانکۆ لە هەڵگرانی بڕوانامەی ماستەر و دکتۆرا لە مامۆستای یاریدەدەر، مامۆستا، پرۆفیسۆری یاریدەدەر، پرۆفیسۆر مافی گواستنەوەیان هەیە ئەگەر دەرچوو بن. هەروەها کوڕ و کچی فەرمانبەرانی زانکۆکان و دەستگاکانی سەر بە وەزارەتی خوێندنی باڵا بە مەرجێک ساڵانی خزمەتی لە 15 ساڵ کەمتر نەبێت. مەوەست لەم خاڵەیان ئەمەشیان هەڕوونە. ئەم خاڵە وەکو دیاریەکە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە بۆ کارمەندان و بۆ مامۆستایان و دکتۆرە بەڕێزەکانی سەر بە وەزارەتی خوێندنی باڵا بە جۆرێک کوڕ و کچی مامۆستایان لە هەڵگرانی بڕوانامی ماستەر و دکتۆرا چ مامۆستای یاریدەدەر بن، مامۆستا بن، پرۆفیسۆری یاریدەدەر بن یا پرۆفیسۆر بن، کوڕ و کچەکانیان ئەگەر دەرچوو بن ئەوە ئەتوانن کاری گواستنەوە بکەن. هەروەها ئەو بەڕێزانەی کە فەرمانبەرن لەوەیە بە هەمان شێوە ئەگەر خزمەتیان لە 15 ساڵ کەمتر نەبێت کە سوکاریان کوڕ و کچیان ئەتوانن گواستنەوە بکەن. وەکو وتمان ئەمە خاڵێکە وەکو دیاریەک لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە بۆ کارمەندەکانێتی بۆ ئەوەی ئاسانکاریان بۆ بکرێت. وەڵا خۆ دکتۆریشوی خراپ نییە، کورە دەی هەر کارمەندێکیشوی ئەوەتانی ئەلێرە ئیسفادەیەشیە بوو بینیتان. لەبەرەوە هەموو شتێک لە شوێنی خۆیان وەزن و توانای خۆی هەیە. ئێستا گەیشتینە خاڵی زا گواستنەوە بۆ کۆلێژی پزیشکی کە سیستمی ئەنتیگریشن پەیڕەو دەکات ناکرێت، چونکە قوتابیدا دەبەزێنرێتە قۆناغی یەکەم و ئەمە ژوا دەکات پلانی ڕێژەی قوتابیانی قۆناغی یەکەم زیاد بکات. ئەو بەڕێزانەی کە لە کۆلێژی پزیشکی وەرەگیرێن ناتوانن کاری گواستنەوە بکەن، بە تایبەتی ئەگەر سیستمی ئەنتیگریشن بێت کە سیستمێکی تایبەتە بە زانکۆ پزیشکیەکان، چونکە قوتابی کاتێک گواستنەوە کات لە کۆلێژێکی پزیشکی بۆ نمونە لە شاری سلێمانی بۆ شاری هەولێر یا لە شاری کۆیا بۆ شاری هەولێر یا بۆ دهۆک یا بۆ هەر شارێک کە کۆلێژە پزیشکەکانی لێیە، ئەوە پێویستە بگەڕێتەوە قۆناغی یەکەم، واتە لە سفرەوە دەست پێ بکاتەوە. ئەمەش ئەبێتە هۆی تێکدانی پلانی وەرگرتن. وەکو وتمان ئەمە کێشەکە لێرە دروستە بێت، هەموو کۆلێژێک پلانی وەرگرتنی خۆی هەیە بۆ قۆناغی یەکەم. بۆ نمونە پلانی داڕشتووە 50 قوتابی وەربگرێت زائد ناقص 10 قوتابی، واتە 40 تا 60 قوتابی وەربگرێت. بەڵام کاتێک ڕێژەیەک لاوانێک کە ئەیانەوێ گواستنەوە بکەن دێنەوە قۆناغی یەکەم دا ئەبەزێنرێن بۆ قۆناغی یەکەم، ئەو کاتە لەوانێت بێ بە 70 تەڵەبە، ئەو کاتە کۆلێژەکە کێشەی بۆ دروستە بێت و واکات کە نەتوانێت وەکو پێویست خزمەتی ئەو قوتابیانە بکرێت کە لەوێ وەرگیراوە.
ئێستا گەیشتینە خاڵی ح ئەوها بڕات ئەبێ هەموو پیتەکانی کوردی و عەربی بێنین لێرە جێگەی بکەینەوە ئەوە خاڵی زۆرە. قوتابی خوێنکار لە خوێندنی بەیانیان مافی گواستنەوەی هەیە بۆ خوێندنی ئێواران بە مەرجێک لە هەمان پسپۆری خۆی دابێت دوای لارێنەبوونی هەردوو لە بەڕەچاوکردنی توانای بەشەکە لەگەڵ کۆنمرەی کەی و پێدانی کرێی خوێندن واتە هەر بە ڕێزێک لە خوێندنی بەیانیانە ئەتوانێت گواستنەوە بە خوێندنی ئێواران بکات. زانکۆ کۆلێژ پەیمانگەکە زۆریشیان پێخۆشە قوتابیەک لە بەیانیان بڕاتە ئێواران لەبەرەوەی ئەبێ پارەی خوێندن بدات. وەکوتمان ئەم خاڵە باسی ئەوە کات کە قوتابی خوێنکار ئەتوانێت لە خوێندنی بەیانیان بچێتە خوێندنی ئێواران بە مەرجی ڕازیبوونی هەردوو بەش و هەروەها لاری نەبوونی بەشەکان بەڕەچاوکردنی توانای بەشەکە و کۆنمرەکە و پێدانی کری خوێندن. بەو شێوازە ئەتوانێت زۆر بە شێوەیەکی سانایی نەقل بێت و لە بەیانیانەوە بچێتە ئێواران بەبێەوەی کێشەی هەبێت. خاڵی گواستنەوەی قوتابیان خوێنکاران لە بەشەکانی ئێواران بۆ بەشەکانی هاوشێوەی بەیانیان ناکرێت لەبەر جیاوازی کۆنمرەی پێشبڕچێ. ئەم خاڵە ڕێک پێچەوانەی خاڵی پێشووترە بە شێوازێک ئەو بەڕێزانەی لە ئێوارانە بە هیچ شێوەیەک ناتوانن بێنە بەیانیان ناودووکەوانە بینی دووکەوانە ناتوانن بێنە بەیانیان بەهۆی جیاوازی کۆنمرەی پێشبڕچێ. لەبەرەوەی بەردەوام بەشەکانی ئێواران کۆنمرەی پێشبڕچێیان کەمترە لە بەشەکانی بەیانیان. خاڵی وەکو گورگ قوتابیان خوێنکارانی کۆلێژە ئەهلەکان بە شێوەیەک مافی گواستنەوە یان میوانداریان نییە ببورن بە هیچ شێوەیەک مافی گواستنەوە یان میوانداریان نییە بۆ زانکۆ و کۆلێژە حکوومیەکان. ئەم خاڵە زۆر ڕوونە بە شێوازێکە ئە بۆ ڕێزانەی لە خوێندنە کۆلێژ و زانکۆکانی ناحکومین بە هیچ شێوازێک نە بە گواستنەوە نە بە میوانداریکردن ناتوانن بێنە کۆلێژ و زانکۆ حکوومیەکان باتە بە شێوەیەکی قەتعی بۆیان نییە بێنە خوێندنی حکوومیەوە. خاڵی کاف ئەڵێ هەموو گواستنەوەیەکی قوتابیان خوێنکاران لە نێوانی کۆلێژ و فاکەڵتی و پەیمانگەکان ناوەکەی بە جوانی بڵێ بڕە دەورێ بکە فێری ناوەکە بکە دوای وەکوتمان خاڵی کاف هەموو گواستنەوەیەکی قوتابیان خوێنکاران لە نێوان کۆلێژ و فاکەڵتی و پەیمانگەکان بەڕێگەی کۆلێژ و فاکەڵتی و پەیمانگەکان و سەرۆکایەتی زانکۆکان دەبێت بە پێی ڕیزبەندی و پەیوەندی بەمەرجێک دوای ئەنجامدانی وێنەیەک لە بەرایەکان بدرێتە وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی فەرمانگەی خوێندن و پلاندانان و بەدواداچوون بەڕێبەرایەتی ناوەندی وەرگرتن بۆ وردبینی. ئەلبەتە ئەو کاری گواستنەوانەی کە ئەکرێت هەر هەم لە بینی کۆلێژ و فاکەڵتی و پەیمانگەکان ئەبێت لە ڕێگەی کۆلێژ و فاکەڵت و پەیمانگەکان بێت ئەمجا سەرۆکی زانکۆ ڕەزامەندی لەسەر بدا بە پێی ڕیزبەندی و پەیوەندیەکان واتە مەبەستی لە پەیوەندی و ڕیزبەندی چییە؟ ڕیزبەندی واتە لە سەرۆکی بەش بۆ ڕاگری پەیمانگە بۆ تۆماری گشتی لەوێشەوە بۆ سەرۆکایەتی زانکۆ ئەوە پێوترێ ڕیزبەندی ئەوانە پەیوەندیان بە بابەتی گواستنەوەکەوە هەیە بەڵام بەڕێبەرایەتیەکانی کارجێڕی ژمێریاری یا هەر بابەتێکتر پەیوەندیان بەو کارانەوە نییە مەبەست لە ڕیزبەندی و پەیوەندی ئەوەیە. ئەمانە هەر هەمووی کە تەواو بوو ڕەزامەندەکەی لەسەردرا وێنەیەک لەگەڵ بەرایەکان واتە ئەو معاملاتانەی کە ئەکرێت کۆپی ئەکرێت وێنەیەشی لەگەڵ کتابە ڕسمیەکەیە کە گواستنەوەکەی بۆ کراوە ئەبێ بدرێت بە وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی فەرمانگەی خوێندن و پلاندانان و بدۆداچوون بەڕێبەرایەتی ناوەندی وەرگرتن واتە قبول مەرکەزی ئەوەی کە تایبەتە بە قوتابیان بۆ وردبینی کردنی بۆ ئەوی وردبینی بۆ کارەکە بکات دڵنیا بێتەوە ئەم قوتابیە هەموو بەڵگەنامە سەرەتاییەکان و پێویستەکانی هەیە دەرچووی پۆلی شەشەمە بەمان بورن ئەگەر زۆر دەنگەدەنگ هەبوو لەم ئەڵقەیەمانە مناڵان ماشەڵڵا حەزیان بە یاریکردنە و بەرداوام لەبەر دەرگاکەی ئێمەیە ئەوە خەریکی ئەو کارن و لەگەڵ گۆڵکردنە هاواریان لێ بەرزەبێتەوە بۆیە داوای لێبەر نەکەین. لایک سەبسکرایب کۆمنتان لە یاد نەچێ لایکەکانی ئێوە جوانکردنی کەناڵەکەی ئێمەیە بەرەو پێشبردنێتی بۆ ئەوەی یوتیوب لە کاتی گەڕانەکانتان ئاسانکاریتان بۆ بکە و پێشنیاری ڤیددیۆکانی ئێمە بە ئێوە ببەخشێت چونکە بە زیادبوونی لایکەکانی ئێمە ئەو کارە ئاسانترە بێت. لە کۆتایی ئەم ڤیددیۆیەمانە دوو ڤیددیۆ بۆ ئەوەی بەڕێز پێشنیارەکەین بە وردی بینەری بن تەماشاکاری بن ئەگەر زانیتان هاوڕێک قوتابیەک کەسێکی نزیکتان پێویستی پێیەتی سوودەبینێ لە ڤیددیۆکانمان پێشنیاریکەن بۆی
بۆ ئەوەی ئەویش سوودی لێ وەربگرێت بە هیوای سەرکەوتنتان. غازی دەفرۆشین غازی دەفرۆشین ئەمجا نۆرەی مۆتەکەیە ئایسکرێم ئایسکرێم دەرد بخۆن مناڵان ئەخە قوڕقتان پێی دێشێ بۆ چی خۆنتەوە ئایسکرێم ئایسکرێم ئەکوورە کاکە ئەی هاوار کە سابەت وەڵڵاهی وا نابێت بەسم دوو ئایسکریم لێ بکڕم بینم وڵای خۆ خەراب زیکر لێ دەکەم ڕاستە دابڕۆ کاکە